خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بابەتی ئەو ڕۆژمان هەر سەبارەت بە کشانەوەی ئەمریکا لە سووریا و کاریگەریەکانی و بەرەنجامەکانی تاوتوێ دەکەین. سەرۆکی ئەمریکا پاش بڕیارەکەی بۆ کشانەوە لە سووریا ئاماژە بەوە دەکات ماوەیەکی زیاد لەوەی بڕیار بوو هێزەکانی ئەمریکا لە سووریا ماونەتەوە. کاتێک پێش 5 ساڵ چوونە سووریا وها دانرابوو تەنها بۆ 3 یا 4 مانگ لەوێ بن، بەڵام ئەوە تا هەر لەوێن. ئێمە لە سووریا دەکشینەوە، سەربازەکانمان دەجێڕینەوە، من هەرگیز نەموتووە بەو خێراییە دەیکەین، بەڵکو ترۆریستانی دەوڵەتی ئیسلامی لەناو دەبین. دانەڵد ترامپ ئاماژەش بەوە دەکات لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوودا گورزی کوشندە و کەمەرشکێن لە داعش دراوە، هەر بۆیە ئێستا وادەی کشانەوەیە. 2 ساڵ لەمەوبەر کە بە سەرۆک هەڵبژێردرام، داعش لە تەواوی سووریا و لە تەواوی عێراقشدا بوو. داعشمان لە عێراق ڕاماڵی و هەروە لە سووریاش ڕامان ماڵیوە. ئەمەش لە بەردوو هۆکار دەیکەین، چونکە نامانەوێت ئەوانە بێنە ئێرە، ئیتر خۆت تێدەگەیت. بێگومان وەک دەزانرێ هەواڵی کشانەوەی ئەمریکا لە ناکاو بووە و هەروەها شمایی نیگەرانیەکی قوڵیشە بۆ پێکهاتەکانی ئەو ناوچەیەی هێزە سەربازیەکانی ئەمریکای لێبوون لە باکووری سووریا و بەتایبەتیش بۆ هێزە کوردیەکانی هاوشانی ئەمریکا شەڕی داعشیان دەکرد. ئێمە و توێژمان لەگەڵ کووردا هەیە، تەنانەت تا ئێستاش کە قسە دەکەین و توێژمان سەبارەت بەوەیە چۆن بتوانین ئەم کشانەوەیە بە شێوەیەکی کردەیی بکەین، بە شێوەیە کە هێزەکانمان پارێزراو بن و دڵنیابوون لەوەی ئەرکەکانمان لەوێ تەواو دەکەین و بەر لە کشانەوەمان دوا کەسی دەوڵەتی خلافەت لەناو دەبین. بێ لەو نیگەرانیانە پرسیارگەلێکی زۆریش سەبارەت بە ئایندەی سووریا و هەوڵەکانیش بۆ چارەسەری سیاسیانەی قەیرانی سووریا هاتوونەتە ئاراوە. واشنگتن دەڵێت بە ئاگاهیەوە سەر و سەودا لەگەڵ ئەو ئایندە نادیارەی سووریادا دەکات. لە سووریا ئەمریکا ڕێی دیبلۆماسی دەگرێتە بەر و کار لەگەڵ هاوبەشەکانماندا دەکەین بۆ دەرکردنی دوا ئێرانی لە سووریادا. لە ڕێی پرۆسەی نەتەوە یەکگرتوەکانیشەوە کار دەکەین بۆ هێنانە ئارایی ئاشتی و سەقامگیری بۆ گەلی سووریا کە دەمێکە لە مەینەتیدا دەژین. ئەمریکا هیچ کۆمەک و یارمەتیەکی نابێت بۆ ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانە لە ژێر دەسەڵاتی بەشار ئەسەددان تا ئەو کاتەی ئێران و هێزەکانی سەر بە ئێران دەکشێنەوە و هەروەها تا ئەو کاتێش کە بەرەو پێشچوونێکی تەواو دەبینین بە ئاراستەی چارەسەری سیاسیانە لە سووریادا. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ میوانداری جەسی جین دەکات. جەسی لێکۆڵەری باڵایە لە نێوەندی لەندەن بۆ لێکۆڵینەوە. جەسی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونە. دیەکەم پرسیاریشم ئەوەیە سەرۆک ترامپ بۆ ئەم بڕیارەیدا بکشێتەوە لە سووریا کە بووە مای نیگەرانیەکی ئێجگار زۆری بە تایبەتی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە و لە سووریاشدا بە تایبەتی. بەڵێ بەر لە هەموو شتێک پێدەچێت سەرۆک ترامپ بڕێک پەلەی کردبێت لەوەی کە یەکەم جار وتی لە ماوەی 30 ڕۆژدا دەچێشینەوە. بەڵام ئەوە تا وەک دەبینین دواتر هەڵوەستی خۆی گۆڕی و بڕیاری داوە کە زۆر بەکاوەخۆ و استراتیژیانە دەچێشتیتەوە. باڕاستێکیش بڵین بۆ ئەمریکا ئێمە دەبوایە تەنها 6 مانگی ساڵی پار لەوێ مابینەوە و لەسەر ئەمەش دڵنیایی درا بە سەرۆک ترامپ. جا لە پەیوەندی بە کوردیشەوە لە سووریا سەرۆک ترامپدان بەوە دەنێت کورد گەورەترین هاوپەیمانی ئەمریکایە و ئێستاش دەزانێت کە ئەردۆگان هیچ بەرژەوەندێکی نییە لە پاراستنی کووردا و تەنها بڕوای بە هەنگاوەکانی خۆی هەیە و کار لە سەرداگیرکردنی ناوچە کوردنشینەکانی سووریا دەکات. سەرۆک دەزانێت ئەردۆگان شکست پێهێنانی داعشی بەلاوە گرنگ نییە و بڕیارەکانی تەنها لەسەر بنچینەی هێرشکردنە سەر خاچی کووردا. جا ئەوەیە کە دەڵێین ئاوها لە ڕووی استراتیژیەوە لە تەواوی وێنەکەدا دەڕوانین. بوونی بەشار ئەسەد و رووسیا کە دژی کوردن و ئەوجا تورکیاش هاتە ڕیزەوە بەو سیاسەتەوەی بەرامبەر بە کورد هەیەی لێرەدا داعش بە شێوەیەک لە شێوەکان دەرباز بووە. لە کاتێکدا تەنها هاوپەیمانێک لەم شەڕەی دژە داعش هەمان بووە کووردا و هێزەکانی سووریای دموکرات بوون لە شەڕی دژی دوژمنانی داعشدا. ئەگەرچی ئێستا بەو هێزەی پێشتریەوە نەماوە بەڵام ژمارەیەکی کەمی هەرماوە. مەترسێکە وەک عێراقا کاتێک لە ساڵی 2011دا کشاینەوە داعش دروست بوو و دەستیشی گرت بەسەر شاری مووسڵدا. جا بۆیە ئەوە لە بەرژەوەندی ئێمەدا نییە جارێکی تر ئەوە ڕوو بداتەوە.
هەرچەندە لەم بەرنمەیەدا دوو بەش تایبەتن بە تایبەتی سەبارەت بە کورد و بە تورکیا، بەڵام ئەمە ڕێم لێ ناگرێتەوەی پرسیارێکی لێ بکەم سەبارەت بەو پۆستەی کە سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر کردی درنگانێکی ڕۆژی یەکشەممە سەبارەت بە کورد و سەپاندنی سزای ئابووری بەسەر تورکیادا ئەگەر بێت و هێرش بکاتە سەر کورد. تۆ چ خوێندنەوەیەکت هەیە بۆی؟ I see the president has made a very clear statement to President Erdogan of Turkey. ئەوەی من دەیبینم ئەوەیە سەرۆک پەیامی ڕوون و ئاشکرای داوا بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کە بە هیچ شێوەیەک ناتوانێت دەست بەرێت بۆ هیچ هاوپەیمانێکمان ئەگەر تورکیا دەیهەوێت وەک هاوپەیمانێکی ئەمریکا بمێنیتەوە. ئەمەش هەر تەنها لە ڕێی سزای ئابووریەوە نییە، بەڵکو لە بیریشمان نەچێت ئێمە چەکیشی پێدەفرۆشتین و دەشتوانین ئەو کەرەستە و پێداویستیە لەشکریانەشی لێ ببڕین کە بەشێکن لە توانای سەربازی تورکیا. بەڵام ئەوەی تورکیا وڵاتێکی هاوپەیمانە لە ناتۆدا لەوانەیە ئەم ئیشە بۆ ئەمریکا قورستر بکات، چونکە ناتوانیت هێرش بکەیتە سەر هاوپەیمانێکی ناتۆ. بەڵام پێم وایە دەتوانین ئیشەکە لە تورکیا قورس بکەین و ڕێگر بین لە بەردەمیدا. بۆ نمونە هێزە سەربازەکانمان ناتوانن سووریا جێبهێڵن ئەگەر بێت و ئەردۆغان ببێتە هۆکاری زیانی زیاتر بۆ ئێمە و بۆ کوردیش و ئەگەری شتێکی وەها بکات ئەوە ئەمریکا پشتیوانی لە هاوپەیمانەکەی دەکات. ئەوە تا ئەمریکا بەڕوونی و ئاشکرایی ڕاگەاندنی خۆی دەدات. وەزیری دەرەوەی ئەمریکا لەلایەک و جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیمان پڕ بەدەنگ دەڵێن ئەردۆغان تێگەشتنی بۆ ڕەوشەکە و بۆ مەرجەکانیش هەیە تا بتوانین لە سووریا بچێشینەوە. هەر بۆیە پێم وایە ئەردۆغان لە لێژایەکی خلیسکدا یاری خۆی دەکات ئەگەر بێت و دژی کورد لە سووریا هەنگاو بنێت و دەکەوێتە کێشەی زۆر زیاترەوە لەگەڵ سەرۆک ترامپدا. باس لەوە کرد کاڵی تورکیا ئەندامی ناتۆیە، نازام چەند دڵنیای لەوەی کە تورکیا ئەندامی ناتۆ بێ بۆ خۆت دەزانی، ینی کۆمەڵێشت هەیە کە تورکیا کردوێتی هەر ئێجگار دووری خستۆتەوە لە پرەنسیپەکانی ناتۆ نەکەر ئەوەندا. با ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 2023 کە ئەمریکا هێرشی کردە سەر عێراق بۆ ڕزگارکردنی عێراق، لە ناو تورکیادا ئەو هێزەی کە ویستی لە تورکیا بپەڕێتەوە بەردباران کران. ئیتر تورکیا نازانم چۆن ئەندامی ناتۆیە کرێ زانیاری زیاترم دەیتێ لەسەر ئەوە. زۆر کەس لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا گومانیان هەیە لەوەی تورکیا لە ئێستادا چ جۆرە هاوپەیمانێکە. ئەمە تورکیای 20 بۆ 30 ساڵی لەمەوبەر نییە. ڕێبەرایەتێکی تەواو جودا هەیە لە تورکیادا. سەرۆک ئەردۆغان هیچ بەرژەوەندێکی نییە لە داکۆچیکردن لەو لایەنەی ئێمە بڕوامان بەوەیە داکۆچی لێ بکەین، بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی ئێمە بە هاوپەیمانی دەزانین ئەو کردوونی بە دوژمن. جا بەڕاستی ئەمەش هەڵوێستێکی نەخوازراوە و پێویستە ئەمریکا زۆر بە هەستیارانە لەگەڵ ئەم ڕەوشەدا هەنگاو بنێت و لە هەمان دەمیشدا ڕێگیر بێت لەوەی هەڵا ڕوو بدات. سەرۆک ئەردۆغان زیاتر پێویستی بە ئەمریکا هەیە وەک لەوەی ئەمریکا پێویستی بە تورکیا هەبێت. دەزانی سزا ئابوووریەکان دەشێت کاریگەریەکی زۆر نەرێنیان هەبێت بەسەر ڕەوشی ئابووری تورکیاوە و خۆشت دەزانی ئێستا ئابووری تورکیا دووچاری کێشە بۆتەوە. هێندێک هاوڕێم سەردانی تورکیان کردو و دەڵێن بە بەراورد لەگەڵ پێشتردا ئێستا تورکیا زۆر هەرزانە بەهۆی دابەزینی نرخی لیرەوە و تورکیا گەشتیاری زیاتری دەوێت، چونکە ئێستا زۆر کەس دەڵێن تورکیا چیدی ئەو شوێنە نییە سەردانی بکەیت. کێشەی زۆرە لەوانەیە بڕفێندرێت. دۆسیەی خاشوختی لە تورکیادا ڕوویدا، زۆر شتی خراپەن بەستراونەتەوە بە تورکیاوە. من بۆ خۆم بە گومانم لەو پەیوەندی هەمانە لەگەڵ تورکیادا، بەڵام هاتنە دەرەوەمان لە هێندێک لەو ڕێکەوتن نامانەی لە نێوانماندا هەیە ئاسان نییە و شتێک نییە بگوترێت بە نووشی قەڵەمێک لێ دەچێشینەوە. بەڵام پێم وایە سەرۆک ترامپ و وەزیری دەرەوەمان و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیمان لەسەر یەک ڕێبازن و لە سووریا ناشێشنەوە تا دڵنیان نەبن لەوەی مەرجەکان جێبەجێ دەکرێن. هەروەهاش دڵنیابوون لەوەی پژ ناکرێتە کورد و یەپەگە و هێزەکانی سووریای دموکرات، چونکە نیگەرانیەکە هەر تورکیان نییە بۆیان، بەڵکو پێویستە نیگەرانیەکە بەرامبەر ئێران و رووسیا و خەڵکی سەر بە ئەردۆغانیش هەبێت کە دەیانەوێت دەست بەسەر ئەو خاکەدا بگرن، چونکە دەوڵەمەندە بە نەوت و بە کشت و کاڵ و دەواازەیەکیشە بۆ عێراق. هەر بۆیە ئەمریکا تێگەیشتنی هەیە لەوەی ڕەوشێکی استراتێژی و هەستیاریشە.
So we understand this is a very strategic and delicate situation. من بەشێکی تایبەتیشم تەرخان کردووە لەم بەرنامەیەدا سەبارەت بە ئێران بەڵام دەگەڕێمەوە بۆ لات زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریا کاریگەری نەرێنیشی دەبێ بەسەر شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە بەڵام هاوکاتی سەردارەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکا وەزیری دەرەوەی ئەمریکا جەخت دەکاتەوە لە وابەستەیەکانی واشنگتن لە شەڕی دژی تێرۆریزمدا. سەرۆک ترامپ بڕیاری خۆی داوە بۆ کشانەوەی هێزەکانمان لە سووریا ئێمە هەمیشەوە هامان کردووە و ئێستاش کاتێتی بەڵام ئەم کشانەوەیە ئەرکەکانمان ناگۆڕێت ئێمە وابەستەین بۆ لە ناوبردنی داعش و مەترسیەکانی داعش هەروەها درێژەدانیش بە شەڕی هەموو شێوازەکانی ئیسلامی ڕادیکاڵی. ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکاش هەمان ئەو دڵنیاییە دەدا بە هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و دەڵێت لە ناوبردنی تێرۆریزم ئەرکێکی سەرەکیە. ئێستا لەسەر سنووری ئیسرائیل کێشەی قەیرانی سووریامان هەیە و توێش لەسەر بڕیارەکەی سەرۆک ترامپ دەکەین بۆ کشانەوە لە سووریا تا ئەو بڕیارش جێبەجێکرێت لە باکووری ڕۆژاوای سووریا ئەوا دەبێت شکست بە داعش بهێنرێت و دڵنیابوون لەوەی جارێکی تر نابێتەوە مەترسی دڵنیابوون لەوەی ئیسرائیل و دۆستەکانمان لە ناوچەکەدا بەبێ هیچ چەند و چوونێک پارێزراون هەروەهاش دڵنیابوون لە پارێزراوی ئەوانەی شان بەشانی ئێمە شەڕی داعش و تۆریستانی تریشیان کردووە. And to take care of those who have fought with us against ISIS and other terrorist groups. بۆ شیکەرەوە پرسیاری تریش هەن و بە پلەی یەکەمی ژێو پرسیارەیە کە هێشتا داعش مابێ ئیدی بۆ ئەمریکا دەکشێتەوە بێگومان پرسیاری گرنگتریشیان هەیە. ئایا ئەمانجەکە پێکراوە؟ بێگومان وەڵامەکە نەخێرە. هێشتا دەستە و تاقمی داعش ماون لە سەرانسەری سووریادا لەمەش گرنگتر هێشتا هێزەکانی ئێران لە سووریان و باس لە کشانەوەیان ناکرێت. جا پرسیارەکە ئەوەیە چۆن و لەسەر چ بنچینەیەک ئەم بڕیاری کشانەوەی دراو ئەمە چ مانایەکی هەیە لە پلان و نەخشە ڕێژیە گەورەکەدا. جەسی بەر لە کشانەوەی یا بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریادا زۆرێک لە سەرکردەکان لە عێراق و تەنانەت سەرکردەکانی هاوپەیمانی ئەمریکاشن لە سووریادا لەگەڵ هەموو ئەو شکستانی بەسەر داعشدا هاتبوو بەڵام باسیشان لەوە دەکرد هێشتا ئەگەر زۆر زۆرە کە داعش جاریش کە سەر هەڵبداتەوە داعشیش نەبێ لەوانەیە ڕێکخراوێکی تری ڕادیکاڵی لە فۆرمێکی ترە دروست ببێتەوە ئەم بڕیاری ئەمریکا بۆ کشانەوە چەندی ئەو ئەگەرە زیاد دەکات. Well, right now in Iraq there are 5,500 troops. بەڵێ وایە ئێستا 5,500 سەربازی ئەمریکایی لە عێراقن و زۆر بەشیان لە هێزی تایبەتن و بریتین لە مەرینز و سەربازی تریش. مەرینز دەتوانێت بگاتە هەر شوێنێک لە جیهاندا لە ماوەی 48 کاتژمێردا. جا لەگەڵ ئەو هەموو شتانەی دەوترێن لەو بڕوایەدام ئەو هێزانەمان کە لە عێراقن لە هەموو کاتێکدا دەتوانن یارمەتی بن بۆ کورد و دەشتوانن کردەی لەشکریانەی خۆیان بکەن ئەگەر داعش گەڕایەوە هەر شوێنێک. ئەمریکا لە عێراق ناشێشیتەوە و ئەمەش گرنگە خەڵک تێبگات. هەروەها لە بیرمان نەچێت هێشتا هێزەکانمان لە سووریان نەکشاونەتەوە. تەنها هێندێک کەرستە و کەلوپەر چێشراونەتەوە و کشانەوەش دەکەوێتە سەر هەلومەرجەکە. وەک باسم کرد دەشێت کشانەوەکە زۆر بەکاوەخۆ بکرێت تەنها 2000 سەربازمان لە سووریان و ناتوانین بڵێن هێزێکی سەرچیە بۆ کردە لەشکریەکان بەڵکو وەک هێزێکی یارمەتی دەربووە بۆ شەڕەکان و مەشق و ڕاهێنانێکی زۆر باشیشیان کردووە بەو هێزە خۆجێیانەی لەگەڵمان دابوون بۆ داکۆچیکردن لە خۆیان و بۆ بەرەنگاربوونەوەی داعش. گەورەترین کێشەی ئێمە لە دروستبوونی داعشدا کشانەوەی پێشوەختەمان بوو لە عێراق. ئەوە بوو داعش شاری مووسڵ و ناوچەکانی تریشی داگیر کردو و وەک بەرەنجامێکیش ئەمریکا هێزی ناردەوە بۆ عێراق. دەزانی زیان لەوە گەورەتر دەبێت چی بێت کاتێک سەربازەکانمان ژیانیان لەدەستدا کاتێک لە سەرەتا بەگشت داعشدا دەچوونەوە لە یەکەم شەڕی ئەو دژمنەدا کەچی ئێمە هاتین و لە عێراق شاینەوە و دواتر چوینەوە. ڕێک وەک ئەوەی بڵیت خوێنیان بە فیرۆچ و هەر بۆیە ناکرێت ئەو هەڵەیە دووبارە بکرێتەوە. دەبێت ئێمە دڵنیابین لەوەی یارمەتی دابین دەکەین نەک زیان ببەخشینەوە
یان کێشەی گەورەتر بێنینە ئاراوە دەبێت دڵنیایی بدەین لەوەی عێراق و کورد سربەخۆیانە کاری خۆیان دەکەن بە بێ دەستێوەردانی ئێران وەک ئێستا دەیکات لە ڕێی پشتیوانی لە هێزە شیعەکانەوە. هەروەها ئێرانیشمان ناوێت لە سووریادا بەو شێوەیە کە ئێستا هەیە و پشتیوانی لە بەشار ئەسەد دەکات. ئەوانە هیچیان یارمەتی گەلی کورد نادەن و ناشزانم ئایا ئەوانە سەنجیان لەسەر داعشە یان نا، چونکە ئەوانە ئەجندای خۆیان هەیە و ئامانجە سەرچیەکە فرامۆش کراوە لایەن. داعش مەترسی سەرشتیە و ئەوانیش پێیان باشە هەر سەرقاڵی داعش بین تا لابەلا ئیشە قێزەوەنەکانی خۆیان بکەن و ئەرکەکانی ئێمە قرس بکەن. شەڕی دژی داعش بۆ هەر لە سووریا و لە عێراقدا، داعش لە ئەفغانستانیش بوونی هەیە، داعش لە لیبیاش هەیە، ینی ئەتوانم بڵم ناوچەیەکی زۆریان کردووە بە شوێن و بە مەیدانی کردە تێرۆریستیەکانی خۆیان. ئەمە بێلەوەی کە لە ئەوروپاشدا مەترسی هەیە بەوەی کە داعشەکان تاکوتەرا لێرە و لەوێ بێن بەم شێوەیان بەو شێوەی تر هێرشی تایبەتی بکەن. لێرەدا ئەمریکا چۆن سەر و سەودا لەگەڵ ئەمەدا دەکات؟ دەزانی خەڵکی ئەمریکاش نیگەرانن ئەوە بۆ دەیان ساڵە لە شەڕی دیش ترۆرداین زۆر جاریش خەڵک وا هەست دەکەن بەرەو پێشوەچوونێک نییە لەم شەڕەدا. وەکتو ئاماژەت پێکرد لە داعش ڕزگارت دەبێت و لە شوێنی تر سەر هەڵدەداتەوە. ژمارەیەکی زۆر لەو ڕێکخراوانە هەن، بۆ نمونە ئەلقاعیدە کە ئوسامە بن لادن سەرۆکایەتی دەکرد. ئەو ڕێکخراوە تێرۆریستیەش لەگەڵ داعشدا تەبان نییە. بۆچی؟ چونکە داعش مسلمانەکانیش دەکوژێت. داعش خۆی بردۆتە ئاسێکی ترەوە. ئەگەر مسلمان بیت و لە نێو کریسچیان یان جوودا بژیت و پەیڕەوی قورئان نەکەیت بەو شێوەیەی داعش دەیهەوێت ئەوە ڕەوایی بە کوشتنت دەدەن. یان هەر کەسێک مسلمانانی سونە ئاینزان نەبێت بڕیاری کوشتنی دەدرێت. جا هاوڕام لەگەڵ تۆ کاتێک لە داعش ڕزگارت دەبێت کەسێکی تر پەیدا دەبێت یان ئایدۆلۆژیکی تر دێتە ئاراوە. ئەلزەرقاوی لە دامەزرێنەری داعشە یان ئەلبەغدادی وەک سەرکردەی داعش یان زۆری تریشن دەخوازن بەشیان هەبێت و وەک ڕێبەرێکی گەورەی بڕوا ئاینەکەیان ببینرێن. ئەم ئایدۆلۆژیا تونڕەویەی هەیەە و ئەو ڕێو شوێنە توندەی دەیگرنەبەر لە ناو ناچێت. هەموو ئەمە دەزانین و دەپرسین چۆن چارەسەر بکرێت. نازانم ئایا بۆ هەمیشە بڵێن پێویست بە بوونی ئەمریکا هەیە؟ هەر بۆیە پێویستە هاوپەیمانە هەڕەبەکانیشمان شان بەشانی ئێمە شەڕ بکەن کە لە ڕاستیدا بەرژەوەندیەکی زیاتریشیان هەیە. عەرەبستانی ساودیا دەڵێت هاوپەیمانی ئێمەن، بەڵام بۆچی خۆی هەوڵی لە ناوبردننی تەرۆریزم نادات؟ بۆچی ساودیەکان لەم شەڕانەدا ناکوژرێن وەک ئێمە و هاوپەیمانەکانی ترمان؟ پێویستە میرنشینەی گرتوەکانی هەرە بەشداریان هەبێت لەم هەوڵانەدا. بەڵێ ئیسرائیلیش هاوپەیمانی ئێمەیە، بەڵام کێشەکە لەوەدایە ئەگەر بێتە ناوەوە ئەوە کێشەکە ئاڵوستر و قوڵتر دەبێتەوە، چونکە ئەوان دەیانەوێت ئیسرائیل لە ناوبەرن. جابڕاستی گرفتێکی قورسە و ئەمریکا دەتوانێت هاندەربیت و یارمەتی دەربێت بۆ پێشەنجیکردن، بەڵام ناکرێت هەر بە تەنها ئێمە شەڕەکە بکەین و پێویستە هاوپەیمانەکانیشمان لەگەڵماندا بن. زۆر بە خێرایی پێم بڵێ چەندی تر دەخایەنێ شەڕی دژی داعش؟ چەندە درێژە دەشێشت. دەزانی ئەم شەڕە لەگەڵ ڕادیکالیزمدا زۆر پێشەوەی بچمە مرینزەوە هەیە. لە ساڵی 1983دا زیاتر لە 200 مرینز بەدەستی حزبوڵڵا کوژران لە لوبنان. سەرۆک ڕێگەن ئەو کاتە قسەی خۆی کردووتی نابێت تێرۆریزم بمان ترسێنیت و هێرشیان دەکەینە سەر. ئەمە پاش کوژرانەکەی دکتۆر مالکۆم بوو، سەرۆکی زانکۆی ئەمریکایی لە بەیروت بەدەستی حزبوڵڵای لوبنان کە ئێران پشتیوانی دەکات. ئەوە لە ساڵی 1984دا و بەر لەوەش شتیترمان بینیوە وەک ئیخوان المسلمینەکان لە ساڵی 1929 هەیە. جا تۆ پێم بڵێ کەی ئەمە تەواو دەبێت؟ لەوانەیە هەر درێژەی هەبێت و لێرەدا پێویستە خەڵک و هێزەکانیش استراتیژیانە بیری لێ بکەنەوە و زیاتریش ئامادە بن و نەڵێن ئەمە شتێکە تەواو بووە و ئیتر دووبارە نابێتەوە. نا، تەواو نابێت و ئەگەری دووبارە بوونەوەشی زۆرە. دەگەڕێمەوە بۆلات. کورد لە سووریا هاوپەیمانێکی سەرەکی بوو بۆ هێزە نێونەتەوە یەکان لە شەڕی دژی داعشدا و ئێستاش کورد لە ژێر هەڕەشە و مەترسی تورکیادایە ئەگەر بێت و ئەو هێرشەی بکا کە پێشتر باسی دەکرد. ئەمریکا دەڵێ ڕێگە نادات هیچ هەنگاوێکی خراپ بەرامبەر بە کورد بنرێت.
کوردەکان ئەو خەڵکەن شان بەشانی ئێمە شەڕیان کردووە زۆریش گرنگە هەرچیەکمان پێدەکرێت بیکەین بۆ دڵنیابوون لەوەی کوردەکان پارێزراو دەبن بۆ ئەمەش ئەردۆگان پەیمانی داوە ئەویش تێدەگات پێم وایە ئەردۆگان زمانێک بەکاردێنێت قسە لەسەر ئەوە دەکات کە دوژمنایەتی کورد ناکات و ئێمەش دەمانەوێت دڵنیابین لەوە. پێدەچێت تورکیا سوور بێت لەسەر هەڵوێستی خۆی بۆ هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و تەنانەت بەرپەرچی لێدوانەکانی گەورە کاربەدەستانی ئەمریکاش دەداتەوە کە پشتیوانیان لە کورد کردبوو لە سووریا. سەبارەت بە مەساڵەیە جان بۆڵتن هەڵەیەکی ترسناکی کردووە و هەر کەسێکیش وها بیر بکاتەوە بە هەمان شێوە هەڵە دەکات. ئەوە بۆ ئێمە شیانی نییە لەسەر ئەو خاڵە لە بەردانەواندن بکەین ئەوانەی بەشێکن لە تورۆ لە سووریادا وانەی خۆیان پێدەدرێت. یەک جیوازی چییە نییە لە نیوان پەرەکە و یەپەکە و پەیەدە و داعشدا. Yer alanlar bir defa gerekli olan dersi alacaklardır. بەڵام کاربەدەستانی کورد ئاماژە بەوە دەکەن کە هێشتا بە فەرمی هیچ پێشنیازێکی ئەمریکا نەخراوەتە بەردەست وەلێ گەشتبینیشن لەسەر بنچینی ئەو لێدوانانەی گەورە کاربەدەستانی ئەمریکا. ئەم هەڵوێستی ئەمریکا بە شێوەیەکی فەرمی یان ڕاستەوخۆ نەخراوەتە بەردەستمان. ئەوەی لە لێدوانەکانی جۆن بۆڵتن پێمانگەیشتووە تەنها لە ڕێی میدیاکانەوە بووە. بەڕاستی نازانین وردەکاریەکانی ئەو ڕاگەاندنە چین لە پاش بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریا. هەر بۆیە ناتوانین هەڵسەنگاندنیشی فەرمیانەی بۆ بکەین و چاوەڕوانی پشتڕاستکردنەوەین لەلایەن بەڕێوەبەرایەتیەوە بۆ ئەو ڕاگەاندنانە. ئەمە نیشانی دەدات کە ئەمریکا پلانی هەیە بەو ئاراستەیەدا بەڵام بۆ ئێمە ڕوون نییە. ئێستا ڕاستیەک هەیە و بۆڵتن دانی پێدانەوە کە تورکیا کوردە کوژێت و دووچاری کارەساتیان دەکات. بۆڵتنیش متمانی دەوێت. ئێمە دەڵێن تورکیا گەورەترین هەڕەشە و مەترسیە بۆ کورد و تەنانەت لە داعیش و ڕێکخراوە نێونەتەوەیەکانی تری تێرۆریستان زیاترە. مێژووی تورکیا پڕە لە کۆمەڵکوژی نەژادەکانی تر. کۆمەڵکوژی ئەرمەنیەکان، سووریایەکان، کورد هەموویمان لەیادا. دواترین نیشان ڕووداوەکانی ئەفرینن. کوشتن و ڕفاندن و گۆڕانکاریە دموگرافیەکانە لەو ناوچەیەدا. ڕەوشەکە ئاڵۆزە و کاربەدەستانی کورد لە سووریا دەڵێن پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەرکی پاراستنی کورد لە ئەستۆ بگرێ بە تایبەتیش لە کاتی هەر هێرشێکی تورکیادا. هەر بۆیە دەتوانین بڵێن ئەوە بەرپرسیارەتی هەموو ئەو وڵاتانەیە کە خەیرانی سووریا جێی نیگەرانیانە و بە هەمان شێوە ڕێکخراوە نێونەتەوەیەکانی وەک UN و هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکایە بۆ بەرپەرزدانەوەی هەڕەشە و مەترسی و هێرشەکانی تورکیا تا ڕێگە لە کۆمەڵکوژکردنی نژادەکانی تر بگیرێت لە باکووری سووریادا. ئەوەی ئێمە دەیخێنە بەردەم رووسیا و سووریا سەبارەت بە چارەسەری سیاسیانە شتێکی نوێ نییە و ئێمەش بەردەوام دەبین لە هەوڵەکانمان بۆ چارەسەرێکی سیاسیانە و چاویشمان لەوەیە بەڕێوەبەرایەتی ئەمریکا ڕۆڵی خۆی بۆ ئاراستەیەدا بگێڕێت. گەورەترین مەترسی ئەوەیە بەڕێوەبەرایەتی ئەمریکا جەخت نەکاتەوە لەو چارەسەریە سیاسی پێویستە بەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەشدار بێت تێیدا. جەسی بەپێی ئەو تویتەی درەنگانێکی ڕۆژی یەکشەمە کە سەرۆک ترامپ کردی و پشتیوانی لە کورد کرد و ئەگەری سەپاندنی سزای ئابووریشی سەپان بەسەر تورکیادا پێت وایە ئەمریکا بگاتە ئەو ئاستەی کە بڵێن لە پێناوی پاراستنی کووردا پەیوەندیەکانی لەگەڵ تورکیادا تێگەدات؟ پێم وایە لە ئێستاشدا پەیوەندەکانی نێوان ئەمریکا و تورکیا زیانیان دیوە. پێشم وایە حکوومەتی ئەمریکا ئەوەش دەزانێت کە ئەردۆگان ڕێزی نییە بۆ هەڵوێستەکانمان و هەرخۆی ئەوەی ئاشکرا کردووە کە هاوڕان نییە لەگەڵ لێدوانەکانی بۆڵتن ڕایشکاری ئاسایشی نیشتیمانیمان. جۆن بۆڵتن یەکێکە لە کەسە زیرەکەکان و دەشتوانم بڵێم لە هەموو کەسێکی زیاتر لە جیهاندا تێگەیشتنێکی تەواوی هەیە بۆ مەترسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆ ئەردۆگانیش کە دەڵێت کورد هەمان هەڕەشە و مەترسیە وەک داعش ئەوە جێی ئەوەیە سەرزەنش بکرێت. ناشیرنە و خێزەوەنیشە. نازانم چۆن کەسێک دەتوانێت ئەو قسەیە بکات لە کاتێکدا ئەمریکا لە هەموو لایەک باشتر دەزانێت کورد هەرگیز ئەوەی نەکردووە کە داعش کردوێتی یان ئەوەی ئەلقاعیدە و حزب الله کردویانە. کورد داکۆچی لە خۆی کردووە ئەوەش مافی خۆیەتی. بەڵام کاتێک ئەردۆغان وەها دەڵێت وەک ئەوەیە پێم بڵێیت وەک مارێکە و ژەهری هەیە چونکە خۆی دژی نژادەکانی ترە. ژێنۆسایدی ئەرمەنیەکان ڕووداوێکی تۆقێنەرە.
دەزانین کریسچیانەکانیش لە ژێرسایە ئەردوغاندا دووچاری مەینەتی بوونەتەوە. دەزانین ئەرمەنیەکان زۆربەیان کریسچیان بوون و کران بە موسڵمان. دژی سووریەکان بوو. مێژووەک هەیە لە تورکیادا نیشانمان دەدات هەرگیز ئەوانە لە ئامێز ناگرێت کە وەک ئەوان نین. جا پێم وانە ئەمریکا بە خێرایی بەسەرەوەدا زاڵ بێت، بەڵام زۆر بە وردی سەیری ئەردوغان دەکات و دەگاتە ئەو بڕوایی کە کەسێکە پەیوەندیەکان زۆر قورس و نالەبار دەکات و دەیکاتە مای دابڕانی لە تەواوی وڵاتانی تری جیهان. ئەمریکا بە سەزاکانی ناسراوە و هەر ئەو سەزایانە دەستی پێکرد ئەوە خەڵکی ئەو وڵاتانە دووچاری مەینەتی دێنەوە. جا ئەوەیە کە سەرۆک ئەردوغان شتێکی وەها دەڵێت هەر دەبێت خۆقوتی بداتەوە، چونکە ئەو جۆرە ڕێبەرایەتیانە هیچ سوودێکی بە وڵاتەکەی نابێت. تورکیا هیچ کارتێکی فشاری هەیە لە بەرامبەر ئەمریکا بەکاری بێنێ، بۆ نمونە هەندێک جار لێرە و لەوێ ئاماژە بە بنکەی ئەنجەرلی دەکات. بەڵێ وایە لە ڕابردوو بنکەکانی تورکیامان بەکارهێناوە بۆ هێندێک مانەوڕی استراتێژی سەربازیمان وەک ناوچەیەک کە پێویستیمانە بۆ کردە لەشکریەکانمان. جا بۆیە تورکیا هێندێک باڵادەستی هەیە، بەڵام ئەمە بەو مانایان نییە هاوپەیمانەکانمان بکوژێت یا خەڵکی تر لە ناو بەرێت. لەسەر ئەو نرخەنا کە ئەو خەڵکەی شان بەشانی ئێمە شەڕیان کردووە وازیان لێ بهێنین بکوژرێن. ئەمە ئەم وێناکردنە نییە کە ئەمریکا بیەوێت بەو شێوەیە ببینرێت. ئەگەر ئێمە دەستبەرداری کورد بین ئەوە متمانەی خۆمان لە سەرانسەری جیهاندا لە دەست دەدەین. ئیتر هیچ هاوپەیمانێکمان بڕوامان پێناکات. ئیدی هیچ کەسیش نایەوێت شان بەشانی ئێمە شەڕ بکات. ئێمە ئەوە دەزانین و هەر بۆیەش سەرۆک ترامپ کە یەکەم جاروتی لە 30 ڕۆژدا دەچێشینەوە دواتر پاشگەز بۆەوە و منیش ستایشی دەکەم. بەڵام هیچ وادەیەک دیار ناکەم، چونکە هەرکە کاتەکە دیار کرد ئەوان ئامادە دەبن بۆ ڕفتارە ناشرینەکانیان هەرکە کشاینەوە. من بۆ خۆم پێشبینی دەکەم پشتیوانی هێزی ئاسمانی هەبێت و هەروەهاش باڵادەستیمان بمێنێت و پێشم وایە سەرۆک ئەردوغان زۆر لێدوانی تون دەدات تەنها بۆ ئەوەی تورکەکان بڕوایان وابێت کە کەسێکی بەهێزە. بەڵام لە پشتی دیمێنەکانەوە زۆر ڕوونە وەک وەزیری دەرەوەی ئەمریکاوتی ئەردوغان لە ڕەوشەکە تێدەگات. بەڵام ئێمە جۆبیستی دوشتی جیاوازین. دەشتوانم بڵێم لە بیرکردنەوەی ئەردوغاندا گوێ بە ئەمریکا نادات. هەموو ئەو فاکتانەی کە تۆ ئێستا ئاماژە پێکردنە وەڵامی ئەم پرسیاری پێشووتر و ئەم پرسیاری پێشووشدا. لای من پرسیارەکە ئەوەیە کاتە ئەمریکا بووە تا ئێستا ئەو هەموو پشتیوانی لە تورکیا کردووە لە پێناوی چییە؟ جا ئەوەیە کاتێک کە هاوپەیمانێکی ناتۆت هەیە بە پێی یاسا دیاری کراوە و وابەستەیی دەبێت بەرامبەری ناکرێت شەڕی لەگەڵدا بکەیت و پێویستە لە یەک بەرەدا یەکگرتوو بیت لەگەڵیدا. پێم وابێت زۆر شت لە پشپەردەوە دەگوزارێت و من و تۆ ئاگاداری نین، بەڵام قسە لەگەڵ ئەردوغان و ئەوانەش سەر بە ئەردوغانن دەکرێت بە شێوەیەکی زۆر ڕاستە و خۆی ڕاشکاوانە. هەوڵیش دەدرێت هاوبەشەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەشداریان هەبێت لە فشارەکاندا بۆ سەر ئەو ناوچەیە. ناتوانین لە یاسا دەربچین و هەروەها ئەمریکاش ناتوانێت خۆی بەتەنیا ئەم کارە بکات. بەڵام ئەگەر بتوانرێت هێندێک لە وڵاتانی عەرەبی بهێنرێنە ریزەوە بۆ فشارکردن لەو ناوچەیەی جیهاندا و لەسەر ئەو حکوومەتەش ئەوە دەتوانین هێندێک لە ئامانجەکانمان بپێچین. تێدەگەم لەوەی سەرۆک ئەردوغان کەسێکی ڕەگەزپەرستە دژی هەر کەسێک تورک نەبێت. بە نمونەی ئەوەی ناتوانێت کوردەکانی بەلاوە پەسەند بێت و بە تێرۆریزم ناودێریان دەکات، بەڵام ئەوەی پێویست بووە بیکات بۆ لە ناوبردننی داعش نەیکردووە. هەوڵی داوە قەناعەت بە سەرۆک ترامپ بکات کە شەڕی دژ تێرۆریستان دەکات و لە ناویان دەبات. ئێمە بە تەواوەتی دەزانین دەیەوێت لە کوردەکان بدات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا، بەڵام ئەمە ئەو شتە نییە ڕێکەوتنی لەسەر بکرێت. And that is northeastern Syria. That is not what the agreement is going to be. دەگەڕێمەوە بۆلات هەر سەبارەت بە تورکیا. تورکیا بە وردی چاودێری ڕەوشەکە دەکات و کار بەدەستانی ئەو وڵاتە دەشڵێن لە قۆناغی پاش کشانەوەی ئەمریکاش بەردەوام وەک چاودێرێک دەمێننەوە. ئەو یەکە سەربازیانەی پەیوەندیان بەم کشانەوەیەوە هەیە بەردەوام دەبن لە چاودێریکردنی وردەکاری پرۆسی کشانەوەکە و ئەو وادەی بۆی دیاری دەکرێت و هەروەها چاودێریکردنی ڕەوشەکە لە پاش کشانەوەکە. ئەنکەرە ڕێوشێنیش بۆ ئەمریکا دادەنێت بە تایبەتیش کاتێک دێتە سەر باسخواسی ئەو چەکانەی پێشتر دراون بە کورد لە سووریادا بۆ شەڕی دژی داعش.
چاکی قورسان دراون بۆ خەڵکە و هەروەها بنکە دامەزراوەکانی شەن بە گشتی وەها چاوەڕوان دەکەین دەستیان بەسەردا بگیرێت و هەروەهاش ئەو چەکانی دراون بە تیرۆریستانی یەپەگە و پێدە دەبێت لیان وەربگیرێتەوە. ئەوە شتێکە بەلای ئێمەوە هیچ دوودڵێکی تیادا نییە، هیچ پێشنیازێکی ترمان بەلاوە پەسەند نییە. ئایا کورد دەتوانێت بەرەنگاری تورکیا بێتەوە ئەگەر هاتوو ئەو هێرشەی کرد؟ کاربەدەستانی کورد دەڵێن پرۆسەی خۆ ئامادەکردن بۆ ئەو هێرشە چاوەڕوانکراوە لە ناوچەکانیاندا دەستی پێکردووە. وێڕایی هەڵوێستەکانی ئەمریکا و رووسیا و وڵاتانی تریش، بەڵام ئێمەی کورد لە خۆ ئامادەکردنداین بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی تورکیا لە ڕێی بەرخۆدانەوە یان خۆ ئامادەکردن بۆ بەرخۆدان، چونکە لێدوانەکانی تورکیا هەمیشە ئەوەی بە ئاشکرا کردووە کە تورکیا بەرنامەی هاتنە ناو باکووری ڕۆژهەڵاتی سووریا هەیە. گەلی ئێمە گەلی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە خۆ ئامادەکردندان بۆ ئەگەری هەر هێرشێک، بێگومان یارمەتیەکانی ئەمریکا و رووسیا و هەر دەست هەبوونیەکی تر لە سووریادا کاریگەری خۆی دەبێت. ئێمەش لای خۆمانەوە ئامادەین بۆ هەموو ئەگەرەکان. جەسی بەڕای تۆ دانانی هەرێمێکی پارێزراوە ئەو 20 میلەی کە سەرۆک ترامپ داوای کردو لە تویتەکەیدا، ئەمە چارەسەرە بێ بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە لە نێوان کورد و تورکیادا؟ هیوادارم وەها بێت هێزەکانی ئێمە کە لەوێین و دابینکردنی پشتیوانەکانی هێزی ئاسمانیمان کە دابین دەکرێت بە ئاسانی دەتوانن لەوێ ڕووبەرێک دیار بکەن بۆ کورد و دڵنیابن لەوەی هیچ هێرشێکیان ناکرێتە سەر. دەزانی ئەمە ڕەوشێکی زۆر ترسناکە کە دەبینیت تورکیا هێزە سەربازەکانی خۆی لە ناوچە سنووریەکان کۆ دەکاتەوە. بێلەوەش دەبینین لە تۆڕەکانی سۆشیال میدیادا وەک تێرۆریست ناوی کوردەبەن و بە درڕندە ناودێریان دەکەن. تورکەکان وها ڕفتار دەکەن کە کورد لە سووریادا مەترسیە بۆیان، هەرچەندە لە ڕاستیدا وها نییە، بەڵکو پارێزگاری لە خاک و ناوچە و کشت و کاڵ و نەوتی خۆیان دەکەن و ئەوەش مافی خۆیانە تابیکەن. بەڵام ئەردۆگان وەک دوژمندایان بینیت. جا بۆیە هیوادارم بتوانرێت هەرێمێکی پارێزرا و دابنرێت. هیوادارم هێزی ئاسمانی و دەریاییشمان پشتیوانی دابین بکەن. ئەوە بڕاوەتەوە کە سەرۆک ترامپ زۆر خێرایە لە بڕیار و هەنگاوناندا و پێشتریش کردوویەتی وەک ئەوەی دژی بەشار ئەسەد کردی کاتێک گازی ژەهراوی دژی خەڵکی خۆی بەکارهێنا و سەرۆک دووجار بە خێرایی و لە ناکاو فەرمانی بۆردەمانکردنی سووریای داوە. سەرۆک ترامپ وەک سەرۆکی پێشووی ئەمریکا هەر قسە ناکات، بەڵکو کاتێک دەڵێت بڕۆ دواوە ئاوا جێبەجێ دەکات. He means business. He's not going to do a lot of talk like our previous president. I think when he said back off, I think he means it. بەڕای تۆ مانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەکرێت بۆکو بەشێک لە چارەسەر سەیری بکرێت بە تایبەتی بۆ ئەو ئەگەری هێرشانی کە تورکیا بەنیازە بیکا بۆ خۆت دەزانی، یعنی لە ئێستادا باز لەوە دەکرێت کە بەشار لە دەسەڵاتە ئامێنێتەوە. دەزانی بەشار ئەسەد کەسێکی فێڵبازە و بە گشتیش پشتیوانەی لە هیچ شتێکی ئەمریکا ناکات و بە هەمان شێوەش تورکیای بەلاوە پەسەند نییە. جا ئەگەر تورکیا سنوورەکانی وڵاتەکە ببەزێنێت ئەوە لەوانەیە ڕوبەڕووی کێشە و ئاڵۆزی ببێتەوە لەگەڵ لەشکرەکەی خۆیدا. بەڵام لەژێر هەڕەشە و مەترسی ڕووخاندندایە و دەکرێت بڵێم بە شێوەیەکی ڕۆژانە و هەر بۆیەش هەوڵی لە ناوبردننی داعش و سونە ئاینزاکانیش دەدات لە سووریا، چونکە وەک مەترسی بۆ سەرخۆی دایان بینێت. بە ئەوەش بڵێم تورکیا ناتوانێت بچێتە سووریاوە بەبێ ئەوەی ڕوبەڕووی بەرەنگاری نەبێتەوە، چونکە بەشار ئەو هەوڵەی تورکیا لە هیچ ئاستێکدا نرخی بۆ دانانێت. بە ئەوەش بڵێم ڕووخاندنی ڕژێمەکەی بەشار شتێک بۆ ئەمریکا دوودڵ بووە لەسەری لەو ڕوانگەیەوەی ڕووخاندنەکانی پێشتر بەچی گەیاندوین. ڕووخاندنی دیکتاتۆرەکان مەرج نییە وڵاتەکان بخاتە پێگەیەکی باشترەوە، لیبیا و عێراق بنمونە. هەر بۆیە پێویستە زۆر بە ئاگاهیەوە سەر و سەودا لەگەڵ ئەم دۆسیەدا بکرێت. ئەمە بێلەوەی کۆنگرێسیش ئەو دەسەڵاتەی نەداوە تەنانەت وەک هێزی سەربازیش بۆ شەڕ لەوێ. دەگەڕێمەوە بۆ لار خۆ دەزانی لەم بەرنامەیەدا باسی متمانەشمان کرد، باسی ئێرانیشمان کرد. لەگەڵ بڕیارەی ئەمریکا بۆ کشانەوە لە سووریا دۆسەی متمانەکردن و دڵنیابوون لە پشتیوانیەکانی واشنگتن لە نێو هاوپەیمانەکانی ئەمریکادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ جێی نیگەرانی گەورە کار بەدەستان و پەیامێکی دڵنیاییش دەدەن بە هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەیەی جیهاندا.
بۆ هەموو ئەوانەی ترسیان لە بەکارهێنانی هێزی ئەمریکایە ئەمەتان لەبیر بێت ئەمریکا هەمیشەوە هابووە و بەردەوامیش هەر ئاوەها دەبێت و هێزی ڕزگارکەرە نەک هێزی داگیرکەر هەرگیز خەونی باڵادەستیمان نەبووە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئایا دەتوانیت هەمان شت لەسەر ئێران بڵیت؟ ئێران دەستێکی زۆری لە سووریا و لە ناوچەکەشدا هەیە و ئەمریکاش دەستی کردووە بە هەوڵدان بۆ دروستکردنی هاوپەیمانیەتیەک بۆ بەرەنگاربوونەوەی ئێران و پێش دەچێت بەرەو پێشچوونیشی بەدەستێنا بێت. وڵاتان لە ڕیزی ئێمەدان بۆ بەرەنگاربوونەوەی ڕژێمی ئێران بە شێوەیەکی بێ پێشبینە. میسر، ئۆمان، کوێیت هەروەها ئوردون کاریگەریەکی زۆر گرنگیان هەیە لەسەر شکستپێهێنانی هەوڵەکانی ئێران بۆ خۆدەربازکردن لە سزاکان. وەزیری دەرەوەی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی هەوڵێکی چڕوپڕ دەدرێت بۆ گۆڕینی تەواوی ڕەفتارەکانی ئێران لە ڕێی فشاری قورسەوە بۆ سەر تاران. بڕیاری سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا بە هیچ شێوەیە کاریگەری نەرێنی نابێت بەسەر تواناییمانەوە بەرامبەر بە ئێران. لە چەند ڕۆژی داهاتوو یان لە چەند هەفتەی ئایندەدا دەبینین چۆن هەوڵەکانمان نەک هەر هەوڵە دیپلۆماسیەکانمان بەڵکو هەوڵە بازرگانیەکانیشمان دوو هێندە دەکەین بۆ مەبەستەی فشارێکی ڕاستەقینە بخینە سەر ئێران و ئەوەی لە مانگی پێنجی ڕابردوودا دامان ناوە بە تەواوەتی بیکەین. داوایەکی ئاسانمان لە ئێران کردووە تا ڕەفتاری خۆی بگۆڕێت و وەک وڵاتێکی ئاسایی ڕەفتار بکات. وڵاتانی عەرەبیش لەو ناوچەی جیهاندا لە ئێستادا ڕاشکاوانە باسی ڕوانینی خۆیان لەسەر پاوانخوازیەکانی ئێران و دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. ئێمە هەموو کێشەمان لەگەڵ سیاسەتە پاوانخوازیەکانی ئێراندا هەیە لە ناوچەکەدا. دەمانەوێت دڵنیابین لەوەی هەموو مەترسیەکان دەڕەوێنەوە. هەموو وڵاتانی عەرەب و ئەمریکاش خوازیاری پەیوەندێکی دروستن لەسەر بنچینەی نەهێشتنی دەستێوەردان لە کاروباری ناوخۆی یەکتردا و هەروەهاش ڕێزگرتن لە سەروەری وڵاتانی تر. بەڵام هەڵوێست و گرتنەبەری ڕێوشێنەکان بۆ ئیسرائیل جیاوازە و وەک تەلئەڤیڤ دەڵێت بەبێ هیچ دوودڵیەک هەر هەنگاوێکی پێویست هەبێ بۆ پاراستنی ئیسرائیل لە کۆماری ئیسلامی ئێران دەیگرێتە بەر. لە ماوەی ڕابردوودا هێزە ئاسمانیەکان هێرشیان کردە سەر ئەو شوێنانەی چکی ئێرانیان تێدا ئەمبار کراوە لە فڕۆکەخانەی نێونەتەوەی دەمەشق. ئەمەش دەیسەلمێنێت کە لە هەموو کاتێک زیاتر وابەستەین بۆ دژایەتیکردنی ئێران لە سووریادا و ڕێک بەو شێوەی پەیمانمان داوە. سەرکەوتوانە کاری خۆمان کردووە بۆ ڕێگەگرتن لەوەی ئێران لە ڕووی لەشکریەوە خۆی لە سووریادا دابکتێت و هێزە بەرگریەکانی ئیسرائیل سەدان جار هێرشیان کردە سەر شوێنەکانی ئێران و حیزبوڵڵاش لە سووریادا. جەسی بۆ ئێران چۆن؟ ئێران مەترسێکی گەورەیە و گەورەترین وڵاتی پشتیوانکاری تەروریزمە و هەموو ئەوە دەزانن. پامپەیەوە وەزیری دەرەوەش دەڵێت ئێران دەیەوێت باڵ بچێشێت بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێران دۆستایەتی و هاوبەندی نییە لەگەڵ هیچ وڵاتێکدا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تەنانەت سووریا لە شوێنێکی هەڵەدایە لەو هاوبەشێدا چونکە ئێران باڵادەستی دەوێت. ئەمڕۆ لەگەڵتدایە و سبەی کۆنتترۆلت دەکات و ئەمە ئەو شتەیە کە دەبێت هەموو دانی پیا بنێن. بۆچی وڵاتانی ناوچەکە هاوپەیمانەکانی ئەمریکا ئەو بڕۆ دڵنیاییان لەگەڵ ئەمریکادا هەبێ لە کاتێکا لە سووریا دەکشێتەوە و تو خۆش ئاماژە بۆ وەکرد کە ئەمە ئەستی متمانەکردن بە ئەمریکا زۆر کەمی کردەوە. خەڵک پێویستە لەوە تێبگات کە ئەمریکا گەورەترین و زۆرترین پاشەکشێ بە ئێران کردووە زۆر زیاتر لە هەموو وڵاتانی تری جیهان. ئێمە دڵنیاین کە ئەو سەزایانەی سەر ئێران کاریگەرن. ئێمە ڕێگە لە هەوڵەکانی ئێران دەگرین بۆ بەدەستێنانی وزەی ناوچی و بۆ بەدەستێنانی چەکی ناوکی. ئێمە تەنها وڵاتێکین قاتمان خستۆتە ئاگرەکەوە. زۆرێک لە هاوپەیمانە ئەوروپایەکانمان شتێکی وەهایان نەکردووە و بەڵکو بە پێچەوانەوە درێژیان بە کردارەکانیان داوە لەگەڵ ئێراندا. جا ئەوەی بۆچی پێویستە متمانە بە ئەمریکا بکرێت وڵامەکەی ئەوەیە چونکە ئێران هەڕەشە و مەترسیە بۆ سەر هەمومان. لە بەرامبەر ئەو مەترسیەشدا هەمومان پێکەوەین چونکە ئەگەر ئێران لایەکی وێران کرد ئەوە ینی هەمومان وێران کراوین. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ئایا ڕێگەگرتن لە ئێران لەو هەموو خواستەی کە هەیەی هەر بە تەنها بە سزاکان دەکرێت ئەی لە ڕووی لەشکریەوە چۆن بۆ خۆ دەزانی سەرۆک ترامپ هاوشێوەی سەرۆک ئۆباما داوایەوە دەکا کە هێزی ئەمریکا لەو ناوچەیە نەمێنێت و هەمیان بگەڕێنێتەوە.
بەڵێ سەرۆک دەیەوێت زۆربەی هێزەکانمان بچێشینەوە بەڵام لە عێراق نا 5500 سەربازمان لەوێ هەن و هێزی تایبەتین و توانان هەیە و ئامادەشن بۆ هەر کردەیەک ئەگەر پێویست بکات بێ لەوەش ئەمریکا لە توانایدا هەیە هێزی خۆی بنێریتە هەر جێیەک لە جیهاندا هەموو شتێکمان لەدەست نەداوە چونکە هێشتا بوونمان هەیە لەوێ هێشتا پشتیوانی لە کورد دەکەین و بەرەنگاری سیاسەتەکانی ئەردۆغان دەبینەوە و پاشەکشەیەکی زۆریش بە ئێران دەکەین هەر بۆیە هێشتا متمانە بە ئێمە هەیە و ئێمەش کە شتێکە جێناهێڵین چونکە دەبێتە مایەی وێرانبوونی ئارامی و ئاسوودەیی لە سەرانسەری جیهاندا ئەگەر بێت و ئێمە بچێشینەوە. جەسی زۆر سپاست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن. Thank you very much. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەرگیز هەڵنەوەرێن.